مسجد داخله. سلام. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أمرك خوشي منه. چی تدادی جان؟ چی وسلف نجاره؟ دڵم پڕە. پڕە لە چی؟ زوو خاو. زوو خاو. یەک ئەزانین چۆن بالەیەک بگەین حەزەکەی تۆ تۆزێک دووری یەک تۆ زۆرە پێشەوە. ئەوە دەزەکات. تۆزێکیکەش دەوەرە پێشەوە. کورس مێزی لێ کاکە ڕێنیە. بەیانی ئەگەر ئەم مێزەم بەلەقە نەشکان من سابیر نەبم. باش ئێستا عەریزەیەکم بۆ بنووسە لەو مێردەم جیامەوە. جا بوو جیابیتەوە هەر وازی لێ بێنە. ناوی سیانیتم بەرێ؟ کلسوم ڕەشید ئەحمەد. ڕەشید ئەحمەد. کەلسوم خان؟ بەخوا قەزی وام نووسیوە عەریزەی وام نووسیوە ئەمە هی عایشە ڕەشەبایە ئەوە هی شیرین خانی کۆڵانە تاریکەکەیە ئەمە هی خاتە زەڵاتەیە هەمووشی سەری گرتووە عەریزەی من بچێتە هەر شوێنێک جێبەجێیەکات وەسفیان کردی ژنانی گەڕک ها؟ ژنانی گەڕە بوو وەسفیانە کرد ئەی یعنی لەگەڵ مێردەکە تا بەینتان باش نییە؟ نەوەڵڵا ناوسکم پڕە لە زووقا و ڕۆژ نییە نەمکوتێ ڕۆژ نییە بە شەقەمبارە و بارم نەکا وەختە ناوسکم یعنی لێتەیە؟ کوشتومی مێردەکە و ناوی چییە؟ جەلاد قەساب خاین جەلاد قەساب خاین آخر ناپیە تۆ آخر ئەو ناوی سیانی نا ناویەوە نییە ناوی ئەکرەم دڵشاد ئەحمەد دڵشاد ئەحمەد آخر تۆ خوێڕی لەو ژنە جوانە دەی آخر هەر پیاو نییە ئەوە هەر بەشەر نییە ئەو گوناحە نەکەیتە جێگرێ دەرێکەوە لەگە قیرەکە یاپانیکەیتەوە کەس دەزانێت کامە قیرە و کامە گۆشتە اینجا با بزانم یەک چکە ئەمە ئەچێتە بەردەم ئەنواع وەشکا خەڵک وتە لێت هەیە لەکوێت هەیە ئەکێشێ بێتواتە لەکوێم نادا ئەوە تا سەیری لا چاوم کە ئەمە لا چاوی خوار توا یەکسان یەک دەقە دوو پەنجە خوار کوڵمی سووری قوربانی خۆی کوڵمی سووری کوڵمی سووری خوار بۆی کە ئەزانین چۆن سەیری ئەەکەن نەوەکو درۆ بکەین ڕێک نووسیوە شوێنەکەی کوێ مەسەلەن بەکوێی تریش تا کێشێت لا لێوە لا لێوی توایەک دەقە یەک سانتیم سەرو لەچوو لێوی باوکم لەچوو لێوی خڕی ئەو بۆی لێمان تێک نەچێ حاکم کە بینی بزانێ بزەبت کوێ شوێنە کوڕە شوێنی ساخم نەماوە باشە بەڵام بەعزە شوێنێکی ئێستا منە بێ بە دەلیلی مەلموس بگیرن مەسەلە یا بەکوێ تریشتا بەکوێ تاکێ سیر پەنجەمە چەقۆکەی فڕێدادرا لەوێ ئەخێسە بنووسم پەنجە کوور پەنجە خۆی سەگە چاگە بێتەوە ئەنووسم قۆڵی لە خوار ئەنیشکیەوە شقارتە نەڵێم شقارتە شکاوە خشکای چۆن بیسەلمێنی تو هەقێکی ئاخر وان نەبێت ئەوە ئاژدای ئەسووتێنن ئەوە 1 ملیۆن شەقی تێڵن جوتی بە تاکێ بۆی حسابی بە قوربانیان ئەوەی وا لێ بەکوێتی تاکێشە مەسەلەن ناو پشتم باوکم ڕۆ جازاین چۆسەیکە براشن بالێک تێبگەین هیوادارم هەڕۆن لە من تێنەگەین من ئەوێ بە چاوی برای دنیا و قیامەتمی ئەمەوێ بە چاوی خۆم بیبینم کە مەقسەد پشتە شین بۆتەوە چەند پەنجەی دەرکەوتووە بۆی کە نووسیم ئەو قەبرەی باوکی هەڵەتەشێنم وای لێ ئەکەن هەن 1 ملیۆن شەقی ئەوە مێردە نییە کەرپیاوە کوتم برای دنیا و قیامەتمی ئاواژ نا پشتم ببینی ئای لەما ئاخر من ویستم عەریزەکە بە قۆتر دەرچێت تۆ دکتۆر نی کاکە ئەمە پشتی شین بۆ تۆ بەڵام حەزی نەکرد من کە ناوم لە خوار و نووسراوە سابیر بیبینم ئەڵێم کەلسوم خان تخواها لە قسە هێنێت بە پێی ناوەکۆ بێ حەزت لە گۆرانی ئەو کەلسومە ئەوەی کاڵێ یم سەهەرنی تێرێرێ نەوەڵی کەلسوم نییە ئەسمەهانە وەلحاصڵ لە ڕووی ڕێزەوە مێردەکە و ڕێزی لە خەڵکە کرد نەوەڵڵا ڕێز نەم لە خۆم نە لە عایلەم نە لە هیچ کەس بە قورئان احتیمالە جنێویشی یابێت
دەپەلەمەکە داینێ بۆ خۆم ئەوەیان ناوبراو ڕێزی لە کەس نەئەگرت و جنێوی بە حکوومەتیش ئەیە نانا کاکە کاری بە حکوومەت نەبووە قەت ڕەجال لە یەکەم کەلسوم خان وازم لێ بێنە بابی نووسم کاکە بەمە قوڕەکەم بەسەریا وای یەکەم نەزانێ شەوڕ لە یەکجیا کاتەوە ئەخر دوای چۆن بیسەلمێنینەوانە تو هەقە نەبێ داینێ بۆ خۆم دەنگیشی بەرزە کردە بەسەرتا ئەگەر ئەنەڕێنێت تای گەڕەکەکە بە خەبەر دێ هەر پیاو نەبووە جا ناوبراو دەنگی بەرزە کردەوانێ بەسەر ماو لە ڕیزی پێشەوەی مزاهرەتچیەکان هوتافی کێشە مزاهرەی چی کاکە بۆ چی نووسی تۆ کاکە ڕەجال یەکەم وازم لێ بێنە کاکە من نەمەوێ گونیکەم گونیکەم نەمێنێ لەسەر زەویە تۆ ناتوێت لێ جیابیتەوە ئێ وەڵڵاهی مەبن لە جاتی شوویکی تەڕیشی لێکەمەوە پەلەم لێ مەکە باجارە قوڕکەم بەسەری ها بەس لەوە جیامەوە هیچم ناوتە ئەها جیا ئەبێتەوە کورت و مختصر ناوبراو زۆر یانی چی؟ خوێڕیە بەس نایوتین خوێڕی لەبەر مستەڵەحەکە ناشری لەلای حاکم ماڵێ ئەو خۆی ئیتر ئەیبینێ زانێ خوێڕیە کەلسوم خان وەکو بزانی پەیوەندیەکانی لەگەڵ جیرانەکانە چۆن و عەلاقاتی باش بوو وەڵا ڕێزی دەگرتن لەگەڵەوان باش بوو نابێ بۆ شێوە بنووسی ئەزانی چ سەیریکە لەگەڵ جیرانەکانە داوێن پیس بوو لەسەر دیوارەکەەوە چاوی لە ژنان داهاتی خوا ئەوانی دیان نەبوو ئاخرتە ئەبێ وا بنووسین وانە بێ ناتوانین قوڕەکەی بۆ خەسکەینەوە ئەی چۆن بەمە ڕزگاری نابێت هەر نەجاتی نابێت لەمە یعنی ئێستاوە تەوا مەزبوطەوە ئەمە کەلسوم ڕەشید ئەحمەد نیوەی درۆ نه درۆ نییە تۆ ناتوێت لێ جیابیتەوە کاکە جانە حەزەکەی وەر لای بەعید ڕێ دەبێ لە جیاوکەمەوە ئیمزایەکم بۆ بکە لێرە ئەڵڵا لەو ئیمزایە زانین چۆن کەلسوم خان ئەمە هەر دووسێ ڕۆژێک خایەنێت جیابنەوە کە جیابوونەوە ئیشێکی زەڕورم پێت یەک تەلەفۆن بۆکەوە کارتەکەمە ئەو کارتی مەساجە خۆ ئەو لە نەکبەتانم ئەوە ڕقەمەکەمە بۆم تەلەفۆنم بۆ بکە دوای دووسێ ڕۆژیکە تەلەفۆن بۆ بکەم بۆ دادگایشتەکە نەتیجەکەشی دێمێ و ئیشێکیشم پێێتە عریزەیەکی جیاو بۆ نووسم عریزەی تایبەت ئەوە دوای جیابوونەوە تەڵاقەوانە دوای تەلاقەکە عریزەی کەمان هەیە تو وەرێ تۆ خۆم دوایی تێدەگەێنم عریزەی چی پێوترێت عریزەی چیە ناکرێستا هی خۆشبەختی دوایی تێدەگەی مەسێت تێناگەیت باشە هەتا گیان نەبیتەوە تێناگەیت ئەمەش عریزەکە ئاوا بەڕێگەپێکی بیخە لە نایلۆنێک و باباران تەڕینەکە تەسیمی کە وا بزانە شتەکان تەواو زۆر بەخێر بێت ماشەڵڵا لەو بەڵێ ئاخ کەلسوم يمسهرني تمام السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرمك. والله راسي هذا واحد زي غمس. ديار لە شنەکە جیابیتەوە بەڵێ ناوی سیانی شنەکە كلثوم رشيد أحمد. كلثوم رشيد أحمد ئەڵێ ئەو ناوم بیستووە بەڵێ چاکە بیستووە ئەرەوە تۆ عیب ناکەی تۆ تەریق نابیتەوە لە وەزنترێبی هەی سوورەی درێژ دەقە بە ساقە یەک دەقە عیب ناکەیتەوە هەموو هجووماکەی دەچە من هیچ بووە هیچ نەبووە ئێستا پێت ئەڵم شت بۆ یان نە ئەو بالێگا بچکەینەکەی چ دەمە چ دەرێنی نانە دەمەچە دەرێنی چییە کاکە فەرمو سێری بەس تێم بگەیرە بزانم عەریزەی چێکە لای تۆ وەرە من ئەکرەم مێردەکەی کولسومم باشە من نیامەتی بیا بۆ بەردەم حاکم خۆی داخی دەداڕژۆ ئەوم بۆ نووسیەوە تەواو بابەجان تۆ تەبعەتی ژنی من ناناسی دوێنێ ڕۆژ موانێ بۆ ماڵەوە بە دوو قسەی نەرم ئەمەی خسە بەردەسم یعنی ئاش بوونەوە ئاروەڵە ئاش بووینەوەوانە و شەوەکەشی چچن و لەما خوارد هەر بەو شەوە هەر بەو شەوە باشەوە پەنگی بۆ بە من ناچووزانم کاکە ئەو چی و تۆ منەوە نووسیوە ئەجاوە دوایەوە تۆ درێژی سوور ئامانە چێ بە منەوتووە ها نابێ احترامی خۆراکری من سواری دیواری خەڵکە بم ها خۆی وای بزوو منیش وام نووسی و شتەکە من چنێم بە حکومەتیەوە خۆی ئاخرە زانی چۆن سەیری کە تۆ با لە یەک تێبگەین خۆی ئەو عەریزانە وانە بێت قوڕ ناکرێت بەسەر خەڵکە من لە پێشی مزارە و سەوت بەرزەکەمەوە وەڵاهی نازانم ئەوتی خۆم نەبینی لە پێشی مزارە واز لە هەر هەمیان بێنە ئەو خێم تێگەێنە خێ ئەوە یعنی چی ئەو خێ
او يعني خير خواز او يعني خير خواز وتم احتمالي شلبالي خير خوازي بك يعني اكرمونا جيله وجيله لخيت انا نازلك يعني خيري من خيري خدام من دائما يبي يستخيرني من خيري انا تو ازايت وانا اهون مروه كاغا كريم جان بالي يكتي ورا بيشو ازان بالي يكتي ورا بيشو ازايت من اشتيكم من ما اشتكم من ما اشتكم ورا بيشو خودي اوليك من خيري دغا اوش كارتاغي خوم اگه پیسی بتداری هشتی بو تلفنی کموک فیر نمیجاریشت يا باشا ودي ابو كهرباء بو 24 ساعه جو كهرباء يكون شارو ما بكرو اي باو كرو فن هذا بخير يا اخوان ما بكرو وصل باشا فن وخوش كم هاتم عريزة بنوسم عايز هيك شيء دابا اللي بيعاكم جابنا لا 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 عايز هيك جابونا ولا دستي من نايبين نجاريك خد اي بابا حما على بنوسي وبا منيشي بنوسا هكا ناينوس ما له بزورها بخوا دابا بنوسي با حما على بنوسي وبابا مني نانوسي كل بابا ناينوس من توا منو عايز نوسين كوجا مرحبا توا اللي بو تواني بخوا دابا با منوسي كل ناينوس بابا والله حيان بجاريك بهموشي يعني سامي عايز جابونا ونانوسي